لەکەیەوە بەم جۆرە وێنەی لەم جۆرە کە ئەنی دەگوترێت لە منداڵیەوە حەزیش تۆ بووە ئەگەر بۆم باز بکەیت چۆن؟ بەڵێ من لە شەشی ابتیداییەوە ئیشم لەسەری ئەکرد بەڵام بەو شێوێ نەبوو و زۆر بەرەبەرە هەوڵم لەگەڵیاوە تا گەیشتم بە ئێستا لەگەڵەوەی کە دایکشم ینی زۆر بۆ من زەحمەت بووە ئیشە بەڵام هەر هەوڵم یا هەر ویستم بگەم بە شتێکەوە پێشی گەیشتم ئەلحەمدوللا زۆر شکر. ئەو مادانەی لەم تابلوانێت بەکارهێناوە خۆی لە چیە بینێت؟ بەڵێ مادەکانی کە تایە بەکارهاتووە سلیکۆن و معجون و خام و ئەکریلیک و زەیتی و ئاویە ئەم شتانیان تێدا بەکارهاتووە و هەموو تابلۆیەکانیش هەرێکە و تعبیرێک تایبەت بخۆی هەیە زۆر بەشیان سروشتن و زۆر بەشیان زیاتر ئەڕۆتە سەر مانای پەیکەرتاشی زۆر تایە. نەوەخان پاڵپشتی خێزان چەند گرنگە کە تۆ دایکێکی لەوانەیە کاتت لێ بگرێم جۆران ئەگەر بۆم باز بکەی ئێستا هەم هاوسەرت هەم دایکت هەم باوکت لە مەڕاستیمە ئامادەن ئەوان تا چەند پاڵپشت و هاوکاری بەڵناوە من هەر لە سەرەتاوە کە دەستم بەو کارە کردووە و دایکم و باوکم زۆر لەگەڵمە پاڵپشتم بوون و هاوسەرەکەشم لەوەتەی بووم بە دایک زۆر پاڵپشتمە کەلسوم زیاتر هاوکارتە یان مامۆستا حەیدەر؟ وەڵا بەداکەیدەوە کەلسوم خان کە کاتە دایکم دەرگوێ لەو قسەوێت وەڵا ئیتر باتوڕە بێ بەڵام ئیترەوە ڕاستیە دایکم لەگەڵ زیاتر هاوکار بوو. بەڵێ زۆر سپاسی مامۆستا با پێریشەکەم کە بە هاوکاری ئەو نەبووە نەمەتوانی بە دڵنیاییەوە ئەم پیشانگایە بکەمەوە.